خوای بۆ خاتری ناوە جوان و صفەتە بەرزەکانی خۆت کەی داوات لێ دەکەین کە بۆ ئومەتی ئەو پێغەمبەرەمان حیساب بکەی یا ربی خوای گیان ئەو پێغەمبەرە شەفاعەتمان بۆ بکات یا ربی خوای ئێمە میوانی ئەو پێغەمبەرەی تۆین خوای ئەتۆش ڕێزمان بگری بە میوانی ئەو پێغەمبەرمان حیساب بکەی یا ربی خوای بە ئومەتی ئەو محەممەدەمان حیساب بکەی حشرمان لەگەڵ محەممەد صلی الله عليه وسلم هاوڵانی پێغەمبەردا بکەی صلی الله عليه وسلم خوای ئێمە هەرچەندە تاوانیشمان زۆرە بەڵام هاتووینە ماڵی تۆ هاتووینە میوانی پێغەمبەری تۆین صلی الله عليه وسلم سەرفی نەزەر لە گوناه و تاوانەکانمان بکەی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانماندا ئەو عومڕەیەمان لێ قبوڵ کەی بوێتە مای سڕینەوەی تاوانەکانمان ئینشاءالله خوایە داوا دەکەین دوعا دەکەین لێرەوە دەپاڕینەوە لەو شوێنە پیرۆزەی لە شاری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کە داوای دوعایان لێ کردوین ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە کە یەکێک لەوانە برایەک لێرە داوای لێکردن کە دوعای بۆ بکەین بە جەماعی یا ربی خوایە گیان شیفای نەخۆشیەکەی بۆ بنێری خوایە هەر کەسێک کە نەخۆشە شیفای بدەی خوایە هەر کەسێک قەرزارە قەرزەکەی بۆ بدەیەوە خوایە هەر کەسێک دڵتوندبوونێکی هەیە ناڕەحەتیەکی هەیە خەم و خەفەتێکی هەیە یا ربی خوایە گیان لەسەری هەلابەری خوایە هەر کەسێک سزنە بە زوڵم گیڕاوە یا ربی خوایە گیان دەروی خێری لێ بکەیەوە خوایە دەروی خێر لە ئێمە بکەیەوە عاقبەتمان خێرکەی بە ئومەتی ئەو محەممەدەی حیسابمان کەی صلى الله عليه وسلم آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.